شتی باز لە هەنگاوەکانی میدیا حیزبی دەکات باز لەوە دەکات کە ئێستا چۆن و لە چ دۆخێکدای وە چۆن بتوانرێت میدیا حیزبی بەرەو پێشەوە بڕوات. ئەماژێکێکی تر لە تەوەرەکانمان دەبێت و تەوەرێکی ترمان ئامادەیە ئەوش گفتوگۆکردن دەبێت لەسەر پاسیف هاوس کە پاسیف هاوس سیستەمێکە لە ئێستادا بەشێک لە وڵاتان ڕەنگە بڵین وڵاتە ئەوروپیەکان زیاتر گرنگی بەم سیستەمە دەدەن کە لە ڕێگەی دیزایانی خان و بینا و باڵەخانەکانەوە ئەتوانرێت وزەیەکی کەمتر بەکاربهێنرێت لە ساردکەرەوەیان گەرمکەرەوەدا بۆ ئەو مەبەستەش دواتر دامەزرێنەری پاسف هاوس لە عێراق لە لای ئێمە میوان دەبێت و پرسیار لەسەر ئەوە دەکەین بزانین ئایا پاسف هاوس لە عێراقدا تا چەند هاوڵاتیان ئاشناین و لە هەرێمی کوردستاندا تا چەند کاری لەسەر دەکرێت و تا چەند هاوڵاتیان ئاشنای ئەم جۆرە ئەم سیستەمەن لە هەرێمی کوردستاندا. ئەمە کۆی پرۆگرامی ئەمڕۆمان دەبێت جگە لەوەش کۆمەڵێک بڕگ و بابەتی جۆراوجۆر و ڕاستەوخۆمان بۆ ئامادە کردوون لە ئێستاشدا پەیامنێرمان کاروان بە شوەیەکی ڕاستەوخۆ لە دهۆکۆ لەگەڵ ئێمە ئامادەیە. کاروان سڵاو لێ بێ ئەم کاتت باش فەرمۆ هەواڵ و زانیاریەکان لە لای تۆن بە ئێمە بە بینەرانی بگەێنیت. بله چنور دمت باش بید دم بینرین گلی کردستان باش بیتن بجین پرتوخانه کردی بجین پرتوخانه کردی چواری هنده کو نویسرک یانجی کسی که روشنبیر بهتن خدمت پرتوکا کردی بکاتنش بر کل همی ولاتان گرنگیه به پرتوک یانجی پرتوخانه خودن تایباتیشی اگر لسر کلتور و بجین او دیاردن کمالاتی بیتن اوین کو اتناوی کمالگه دهین اوروکجی پرتوکا کردی تایباتیشی پرتوخانه دور آبادینان زور یا پدوی هندک نویسر و روشنبیره جبو زنگین کردن و پرتوخانه یانجی بجین جبو زنگین کردن بجین نشاندن کلتور و بجین او دیاردن کو کمالایتی نوا پارزگاه ها دهو که هین پرتوخانه دور آبادینان و کو پدوی بجین جدرن پرتوکنینن کو خاندوان په آشنا ببیتن جبو زده تر زانیاریان نها روشنبیره که هرواسان نویسرک دفمه کو خدمت پرتوکا کردی و خدمت پرتوکا پارزگاه ها دهو که کریه کو پرتوکا چه کریه و سه چهار پرتوکا جیل بردستن کو بجین کار سرد کردن بکوونه بر دست خاندوانان او جی ما مستصالح اگر به بر کامیره بوم پیچه کشوی کار خوب بجی اوه کو بجین خدمت پرتوکا کردی کری او پرتوکا انتا چه کرین کیش کن و اوین کو البردست بو چه کرنه کیش کن. بله گلک سپاس بوده و گلک سپاس بو برنامه ما و گلک سپاس بو تلویزیون گلی کردستان جهت الخوشی من کو افرو که چاپی کردن گل ماته کردن پرتوکا نوکه کتیا بردست پرتوکا حیرانوکایا حیرانوک جی پشک که هر گرینگه اش فلکلوری کردی کیمترنینا ج موزیک یا استرانه یا جیروکی یا گوتن مصنع. بله ما مستعم بجین حیرانوک یا گردای چیه یعنی بجین یا گردای کلتور کردیه یانجی و حیرانوک چوات هتا چه کرن حیرانوک امشین بجین دیالوگ که نابرا کچو کرده تتا گوتن بشیوه هوزانی تتا گوتن و تتا وهاندن حیرانوک بجنه پیرا پایزوک هر وصل دورا سورا جید بجنه حیران للدمت بجنه حیرانوک. بله بجین اف پرتوکه تا چاوا چکری یعنی چاوا هزر بود تا چه بوده؟ هزر آوی پرتوکه الدفم پیدا بی پارسال من برنامه کل رادیو بادینان پیشکشت کرد برنامه که فلکلوری بی اسپیتوی حیرانوک بیم چکی گوشک به بی گوجه حیرانوک بی حیرانو که بدست بنکت اصلا چهار بی منویسی پشتی منویسی و چندک بلا وکرین التور جواکی گلک نویسرا و هلبستوان و ادیبا پشتوانی مکر و اسهان دام کو پتر حیرانو که بنویسم و بکیما پرتوک. بله ما مستا او پرتوکین دی یعنی تا چه هزر دیهانه بود درست کردن چه پرتوکی دیتر تو کار سر چه پرتوک که اینها نوکه پرتوکه کادی نوالا دو پرتوکه دیل بردستی من یکی از سلیمانی خوشحالی و یاد چاپه ده یادی بوم چاپ کن او جی مامکت کردینه 700 مامکت کردی خود گرفتن و پرتوکه کادی من یا هی
gelek همچین بیشتر نایابه یا دگمنه او جی دوره 3500 گوتن ملت قوت گیریتن یعنی من گوتنت 58 ملت ات ده بله ما مستا گرنگیاوه چیه یعنی یا و گوتنت ملتا گرنگیاوه اوت دی آشنا بیل سر روشنبیری و کلتورا ملت جهانی بکرتی بله ما مستان بین سر او پرتوکان ها کفتیه بر دست خاندوانان یا حیرانوکا بجین او جداهی دیال هوزان ده یانج یا پیک وگیره دایت دیال هوزانه هوزان و حیرانوک نزیکی یکن لیشیه و نویسین جدایه حیرانوک دسپیکا و پاش دماهی کتیتن ببره هوزان لحیرانوک وکو دیالوگه که نابرا کچی کراده بريكا وي حيرانوكي دربرينش افينا خود كن دربرينش هاستانغات كده واستانغيت كمان طريقه ودا دربرينش دابو نريت جواكيت كن اوت كان طريقه ودا بله ما مستعد بس یا گریدایی که چکرا و بجین شوی اوینیه یانجی بجین سیاسی یان جواکی یانجی بجین پرسن آبوری جی بخوادگیری نخیر تنه کچکرا و گریدایا چونکی زوربای حیرانوکا گریدای اوینی نه اوینا نابرا دو کچکرا ده بله ام بجین اول چند خدمت پرتوکا کردی و هر واسطان کلتور کردی کردن البته پرتوکت حیرانوکی نینن یک دو پرتوکی که البادینان تایکو اوجی يتكفني لتهاتينا خربا كرن لأفرتوكا حميش نية تهاتينا بهاندن ويكفتي أبر دستي خوان دفانا يعني دهنان تعداد هتا كرن حيرانو كي دايانجي تشتاكي فلكلوري كيف نجارة كودي نيد بيتاوا نخير أزش قالب فلكلوري ندر كتمك هر چند دست بيجي جالك حوالا قوتا من شيء تشتي هف شركات ده اللي منه جرعتنا داخل سوي كاري بكم بله يعني تجرعتنا ده خويا جيتام يعني اگر کسا که دی بید اتشیتن گورینا تدا بکاتن دیف بگومان شن لی منویا از قالب فلکلوری در کردن چونکی حیرانوک فلکلوریا و باشگی گرینگش فلکلوری از هر سر شیوی که نار چومه بله ما مستعد ما هیچ پرسیار بکنیم چند یا گرینگ افریقا نویسر دیجی وصا خدمت پارتوک خانه کردی بکن تایباتی جی زاراوه بادینی البته خربا كرنا فلكلوري جلا كجرينجا و تايبت هكا شنيتش بيدا نفيسيني وكو فلكلور چونكي ما جالك تشتي هي برزه بيش شافنينا هكا بيتا خربا كرن دي جالك باش بدن هر وكي بردو كامنا وما بكت كردي حفصد ما مكت دنا او حفصد ما مكان منش دبي بيراميرا ورقتي دبي دار عمره مني ورقتي ومن كليناتي بردو كده بله زور سپاس ما مستصلاح هیویا سرکفتن بوده بو کار تجدید خواست جالک سپاس بو و جالک سپاس بو برنامه با بله چنور او زانیاری بون سر بجین روشنبیر و نویسر پارێزگه ها دهو که ما مستصلاح روش بیانی کو کار سر درست کردن هندک پرتوکاند کردن و کو بجین زنگین کردن پرتوک خانه کردی تایباتی جزیره و بادینی و کو مدد دیار کردنش برکل دور بادینان نویسر و روشنبیر که من هر وصلان جدارن نویسین جید که منش بر هندجی کسان ما اشتی ما مستصلاحی دویتن پشتوانیام به تکرن ام دزورینال دفعه و استودیو اگر هوا پرسیاره که بیتن زور سپاس با پیامنرمان کاروان که بشه که راستوخو لشاری دو کلگل ما بی سپاس با تو سپاس با میوانکت بله خوشیستان اسش کاتی گفتگو کردنی تورکان من و چنلای توریه که پروگرام که من اویش گفتگو کردن به لسر چونیتی بەهێزکردنی بەرگری جەستە لە ڕێگەی خۆراک و پێکاتە خۆراکیەکانەوە بێگومان هەر لە دنیادا یاخود لایەنی پزیشکی هەمیشە ئاماژیان بەوە کردووە کە ئەو کەسانەی کە بەرگری جەستەیان بەهێزە ئەوا دەتوانن زاڵ بن بەسەر زۆرێک لە نەخۆشیەکاندا و بە تایبەتی لەم کاتەشتا کە ڤایرۆسی کۆرۆنا لە ناوایە هەر لە سەرەتای بڵاوبوونەکەیەوە تا ئێستا پزیشکان ئاماژیان بەوە کردووە کە ئەو کەسانەی بەرگری جەستەیان بەهێزە ئەوە یان ئەوە تا تووشی ڤایرۆسەکە نابن یاخود ئەگەر تووشی ڤایرۆسەکەش بن ئەوە بە شێوەیەکی ئاسانتر دەتوانن ڤایرۆسەکە تێپەڕێنن یاخود زاڵ بن بەسەر ڤایرۆسەکەدا لەم پرۆگرامی ئەمڕۆماندا ئەمانەوێت بە شێوەیەکی زانستیانە باز لەوە بکەین کە چۆن لە ڕێگەی خۆراک و پێکاتە خۆراکیەکانەوە بەرگری جەستەمان بەهێز بکەین و لە هەمان کاتدا بۆ ئەم مەبەستە دکتۆرێک یاخود پسپۆڕێکی بواری خۆراک لە لای ئێمە ئامادەیە و گیراوەیەکی دروست کردووە لە گیراوەکە تایبەتە بۆ ڤایرۆسی کۆرۆنا یاخود بڵێن لەم کاتەدا ئامادەی کردووە بۆ ئەو کەسانی کە توشبووی ڤایرۆسی کۆرۆنان
پێم وابێت لەسەر چەند کەسێکیش تاقی کراوەتەوانێت کە دواتر لە میوانەکە دەپرسیم زانین ئەنجامی ئەو تاقیکردنەوانە چی بووە و لە هەمان کاتدا باس لەوە دەکەین کە چۆن بەرگری جەستەی کەسێک بەهێز بکەین کە توشبووی ڤایرۆسەکە نیە واتە کەسێکی ساغ و سەلامەتە و لە هەمان کاتدا ئەو کەسانی کە توشبووی ڤایرۆسەکەن چۆن بتوانن بەسەر ڤایرۆسەکە دازابن و بەرگری جەستیان بەهێز بکەن. بۆ ئەومە بەستەش ئەمڕۆ دکتۆر زانا ئەحمەد کە بەڕێز یامسپۆری خۆراکن لەلای ئێمە ئامادەن. دکتۆر گیان سڵاو لێبێ و ئەم کاتت باش. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دکتۆر پێم خۆشە سەرەتا باسێک لە میکانیزمی توشبوونی ڤایرۆسی کۆرۆنا بکەین بزانین ئەم ڤایرۆسە بە چه میکانیزمێک چۆن ئەگاتە جەستەی مرۆڤ. بەڵێ چون خانووک ئاشکرا لە هەمومان طبعا ئێستا ڕاستە خۆپاراستن زۆر بوویمە بەڵام ڤایرۆسی کۆرۆنا ئێستا گەشتە مەرحەلەیەکەوە کۆڵێ هیچ مەجالیتیانەمەوە لە هەموو ماڵێکە لە هەموو کۆڵانێکە لە زۆربەی زۆری ناو بازاڕ و شەرەکانە. لەبەری ڤایرۆس وەکو بەکتریا نییە لە ڕووی فەسلەجی و یاخۆ لە ڕووی بایۆلۆجیەوە بەکتریا جسمێکی حەیە ینی ناوکی خۆی هەیە و بەرگیخانی خۆی هەمانە. ڤایرۆس بەعکسەوە تەنها پێکهاتەیەکی جینیمان هەیە لەگەڵ کۆڵی پەردەیەکی پرۆتینیا ناژی یعنی لە ڕووی بایۆلۆژی هەر بە تەنێکی مردوو حسابەکە هەتا ئەڕاتە خانەخوێک واتە ئەڕاتە ناو خانەی مرۆڤ ئینجا لە ڕێگەی خانەکە ئۆتوانێت ئەکتیڤیتی و چالاکی خۆی بکات. لەبەرەوە تا ئەم لەحظەیە هەتا ئەم لەحظەیە بە هیچ علاجی ڤایرۆس نەدۆزراوەتەوە لە عالەمە. بەکتریا مەسەن بۆ علاج دۆزراوەتەوە لە 1940 هەتا ئێستا خەڵک ئەنتیبیۆتیک بەکارهێنێ بۆی و کاریگەریکی زۆر چاکیە. بەڵام ڤایرۆس تەنها لە مۆزوعی ڤایرۆسە هەندێ دەرمانمان هەن کەوا جۆرێک بە جۆرەکان ئەو ئەکتیڤیتی و چالاکی ڤایرۆسەکە مەکەنەوە بەڵام تا ئێستا دەرمانێک هەبێ بڵێ ڤایرۆس ئەکوژێ نییە شتێکی وامانە. لەبەرەوە تەنها شتێک کە بتوانین اعتمادی بکەین سەر لە ئێستا خاصەن بە مۆزوعی کۆرۆنا بریتە لە بەرگری لەشمان. چونکە بەرگری لەشمان کە بریتە لە خۆرەکە سپیەکانی لەشمان بە تایبەتی نەترۆفیل لەگەڵ لیمفۆسایت ئەوانە ئەگەر بەهێز و بەقوت بن و لەشمان بەهێزکەین لەو ڕۆوە ئەتوانێت بە ئاسانی بێتە هۆی قەبکە بە ڤایرۆسەکە و لە ناوی بەریێمانە. لەبەرەوە لە ڕووی زانستیەوە تا ئێستا هیچ عیلاجە بۆ ڤایرۆس نەدۆزراوەتەوە و بە هیچ شێوەیەک نابێتەوەی و ئەو شتانی کە ئەیکەین هەمووی تەنها بریتە لە بەهێزکردنی جەستەمان بۆ ئەوی بەرگری لەشمان بتوانێت ڤایرۆسەکە لە ناو بەرێت. دەستخۆش دکتۆر ئێستا ئەگەر باسێک لە توش بڵێ بەهێزکردنی بەرگری جەستە بکەین بە دوو بەش. بەشی یەکەمیان بۆ ئەو کەسانی کە ساغ و سەلامەتن و چۆن بەرگری جەستیان بەهێزکەن دواتر باسەوە دەکەین کە ئەو کەسانی توشبووی ڤایرۆسەکەن چۆن بەرگری جەستیان بەهێزکەن. ئێستا بۆ کەسانی کە ساغ و سەلامەتن یاخود بە شێوەیەکی گشتی چۆن لە ڕێگەی خۆراک و پێکاتە خۆراکیەکان و بەرگری جەستەمان بەهێز بکەین. بڵێ حەزم کرد بڕۆمە سەر یەک تۆزە تەفسیلی ناو خانەکانی لەشی مرۆڤ لە ڕووی ئەو کەسەوە کە بێ بەرگری بەهێزکە. فەرقی چییە مەسەن ئەو پێکاتە خۆراکیانی کە بریتە لە ڤیتامین و کانزاکان کە زۆر زۆر بۆ لەشی مرۆڤ من وەکو ڤایتامین دی لەگەڵ مەسەن زینکە یاخۆ ڤایتامین ئی یا ڤایتامین سی ئەمانە کاریگەری چۆنەمانە. لە کاتێک ڤایرۆسەکە ئەڕواتە ناوچی خانەکانەوە خۆی ئەچێتە سەر هێرشەکە سەر DNA یاخۆ بە جیناتەکانی لەشی مرۆڤەوەمانە لەو ڕێگەیەوە هەڵئسێ بە کۆکردنەوەی پرۆتین و وەکۆڵی قاڵب دروستکردنی پرۆتینەکانی خۆی لە ئەنجامی هەرچی ماوەریدی ناو خانەکەی هەمووی لە ناوە باو ئەیبکا و بەسەر لەنوێ خۆی دروستەکات و ینی وەکۆڵی خۆی قاڵب بکا و ئەنجامە ئەڕاتە دەرەوە خانێکی تووشەکەتمانە. لێرەدا چی ڕوئێتە پێشەوە ئەوەیەکەوە بەرگری لەش چەنە بەهێز بێ چەنە دژەتەن لە لەشمانە هەبێ کە بتوانێت وا بکات ئەو دژەتەنە بلیکە بەسەر ڤایرۆسەکەەوە و لە هەمان کاتا نیترۆفیل و یاخۆ کڕۆکە سپیەکانمان بتوانێت بێت و قەپی پیاکەوە لە ناوی بەرەومانە. لێرەدا بە شێوەیەکی گشتی سەر زۆربەی ئەو ڤیتامین و کانزانی کە زۆر بۆ لەشی مرۆڤ کە بریتە لەکەم ڤیتامین دی. ڤایتامین دی وەکو تەڵان ڤایتامینێکی چەورە لە ناوەندێکی چەورە دروست ئەوێ زۆربەی زۆری پێکاتەکانی کە لێوە وەرەگرین بریتە لە خواردنە چەورەکان مەسەن کەرەی کوردی ڕۆنی خۆمانە هێلکە گۆشت ئەمانە هەمووی ڤایتامین دییان تا جگەر خواردنە بەحریەکان وەکومانم. بەڵام بەداخەوە گەورەترین مشکلەمان لە ڤایتامین دیە تا ئەم لەحظەیەشە ئەوەی دراسات کراوە بڕێکیان داناوە بۆ لەشی مرۆڤ کە ئەمە ڕۆژانە پێوتە RDA Required Daily Allowance ینی ئەمەمان پێویستە تا ئێستا ئەو بڕێ لە بینی 600 بۆ 800 یەکەی جیهانی هەیە. ئێستا دیراساتی تازە کراوەکەوە زۆر دەری خاکەوە زۆر غەڵەتیان کردوانی لەوڕێکاری بەسە بڕەکەی بەزەبت غەڵەتیان کردوە لەو بڕا لەبەرەوەی کەوە ئێستا گەشتونە تەقەناعەتکەوە ڕۆژانە ئینسان 6000 ئینتەرناشنال یونیتی 6000 ڕۆژانەی ئینسان ئەو خواردنی کە ئەی خۆی چنوورخان لە هەموو گۆشت و جگەر و ئەم شتانە خۆی تەڵان ئێمە زۆربەی خواردنەکانمان لە حەزب کرد بڕی گەورەی زۆربەی زۆری ڤایتامین دی وتان ناوچیا وتان ناو خواردنە بەحریەکان مثلا کۆد لیڤر ئۆیل چوری جۆرێکە لە ماسیەکان مثلا ناو جگەریا مثلا بمونە خواردنە بەحریەکانی وەکو قڕژاڵ و ڕۆبیان و مثلا مەحارومانە نایخۆین زۆر نادرێت لە هەزارە یەک کەسی ئێمە
وڵاتێکی بەحرینی بەشێکی ئەو بڕ ئەتوانێت لە تیشکی خۆرە وەربگیرێت. بڵێ ئەوەیە مۆزوعەکە ئەوەی کە ئەو بڕی کە لە خواردنەوە وەرەگرین بە هیچ شێوەیە ناگاتە نیوەی ئەوەی کە لە ڕۆژەکان لەشمان پێویست پێێتی فەرەزان ئێمە 1000 دانە یەکەی ئینمان پێویستە یەکەی جانیمان پێویستە هەموو ئەو خواردنانی کە ئەی خۆین ئەگەر ڕۆژی کیلۆیە جگەر و مریشک و ئانەش خۆیت و لەگەڵ گۆشتاوینەکان هێشتا ئەو بڕە ناگاتە ئەوەی کەوا هەزاریش بێتمانە نەخوازەڵا کە تۆ لە کاتێک کە تووشی دووچاری نەخۆشیەکە بیتە وەکو مەسن ڤایرۆسی کۆڕۆنا باشە بچالاکی بەرگری لە شت 5 قات زیاتر ئەبێ یعنی وەکڵێ 2 قات 5 قات زیاتر پێویستە بە ڤایتامین دی هەیە لەمانە بە هیچ شێوەیەک یعنی بێئەمەل بەلەوەی کەوا لە خواراکەوە بتوانین ڤایتامین دی تەواوەتی وەرگری بۆ وەرگری لەش زۆر کەسەڵەوە دکتۆرەکان هینەکەن مۆزوعیش کۆمپانەکانی دەرمانومان نا بەڕاستی من زۆر خۆم لەو مۆزوعە دائما ڕقم لەوەیە کەوا شتێکین بێمانە ئێستا حالیان لەسەر ئەرزا کە 7 ملیار کەسە 1 ملیار کەسی کەمی ڤایتامین دی هەیە لەبەرچی ئەتوان بە شێوەیەکی علمی ساکارن مەسەن وەختی خۆی مرۆڤ لە 200 ساڵ لەمەوە پێشەوە کە نەشونمای کردووە لە دەشتەکانی ئەفریقاوە هاتووە زۆربەی کات ڕوتوقوت بوو هیچ شتێکی بێنەوە لەبەر گەرمایەکی زۆرە و دائیمەن هەموو گیانی ڕوبەڕووی تشتی خۆر بوومە چوونە بەر تشتی خۆر بۆ ماوەی چارەکی بە 20 دقیقە تەسەڵ کە 1000 یەکەی جیهانیمانەداتێت لە ماوەی یەک چارەکە ئەگەر بڕۆیتە بەرخۆ چارەکە دکتۆر دیاریکراوە کاتێکی بەیانیان بێت تا ئەتوانی ئەو کاتێک طبعا بریتە لە میکانیزمەکەی بریتە لە چی خۆی ئۆڕەدی ئێمە ڤایتامین دی 4 مان هەیە دی 4 کە بریتە لە چەوری بەڵام چالاک نییە لە ناو ژێر پێسمانە بەهۆی تیشکی سەر و بنەوشەیە کە لە ناو خۆرە هەیە ئەگەڕێ بۆ فۆرمە چالاکەکەی کە بێتە دی 3 باشە ئەمە ئەم عملیە کاتی ڕۆداتۆ پێش هەموو شتێ بێت کەرەسەکەی و هەبێت کەرەسەی دیفۆڕەکە کە بریتە لە وتمان ئەبێت چەوری و گۆشت و مریشک و ماسی و هێلکە و ئەم شتانە بخۆی بۆی بتوانانی کۆلسترۆڵێکی لە باشترین بۆکۆڵی مادەی پێکێنەکانی لە ژێر پێستا کە ئەبێتەوەی دیفۆر لەبەرەوەی ئینسانی ئێستا بەعکسەوە ناڕاتە بەرخۆر ئافرەتمان هەیە زۆربەی زۆری هەر ناوێت نزیکی خۆر کردوێت لە هاوینی شامانە باشترین کاتەوەی کاتی نیوەڕۆ کاتێک خۆرستونە حتا بیت ئەوەی کە خۆر تیشک و ستونیەکەی تیشکەکەی تینەکەی کەم بێتەوە ئەو بڕی کە لە سەر و بنەوشەوەی تیشکی سەر و بنەوشەی کەمترێ بێتەوە گۆڕینی دی 4 بۆ دی 3 دەستخۆش دکتۆر بۆی کە کاتەکە بتوانین باسی بابەتەکانی تریشکین جگە لە ڤیتامین دی چی بابەتێکی تر گرنگە کە بتوانێت بەرگری جەستە بەهێزکات بڵێ اینجا ئەمە دێن ڤایتامین دی یعنی حەزەکەم اینجا ئێسمە سەری ڤایتامین دی بۆ نۆرمەڵی ئینسانێکی عادی کە بێ تووشی کۆرۆنا نەبێ و بەرگی خۆی کە بەلای کەمی ڕۆژی 5000 بێ ئەم 5000 بێ ئەمەل بە لەوەی کە لە خۆراک دەسەکەوێت و زۆربەی کەسیش ناتوانێت 5000 international unit لەم مەرحلەیە بچیتە بەرخۆر بەلایکەمە 2-3 ساعت کەس ئەو توانایی نییە و بڕات و خاصن هەموو لەشی بەری خۆرکێمانە لەبەر ئیلا بێ بە سەپڵمنت بخۆیتمانە بە شێوەی حەبی خۆیمانە دووەم بریتە ڤایتامین سی کەواتە ئەتوانن بە شێوەی کەپسول و حەبەکان بالضبط بە شێوەی کەپسول و حەبەکان ڤیتامینەکان و بۆ زینک و بۆ بالضبط اینجا جۆرێکشین هەیە لەبارەوە بە حەزگەم باسیکەم قسەڵۆکەی ئەگەر زۆر ڤایتامین دی بخۆی بێتە هۆی زیادبوونی هەڵبژین فعلا کە ڤایتامین دی خوار 20 قات زیاتر لە ڕیخۆڵە و معدە لە ڕیخۆڵەکان و گەدەتا کالسیۆم زۆر هەڵمژرێ و لە ئەنجامە تووشی کاڵکیولیشنە بیت و یاخۆ کالسیفیکیشنە بیت و تووشی بەردی گورچیلە کاتێ توش ئەبیت بە لای کەمیۆ 300 بۆ 400 هزار یەکەی جیهانی بخۆی لە ماوەیەکی درێژ کەمی وەکو هەفتەیەەکە ئەمە زۆر لەوە کەمترکە لەشی تۆ ئۆڕەدی خۆی هەر نەقسی هەیە لەبەر ترسی ئەوە نەبێمانە ئەگەر 3-4 مانگ لەسەرێک هەموو ڕۆژێ 50 بۆ 600 هزار یەکەی جیهانی خۆی کە کەس نایخوا اینجا بۆ هەیە تووشی بەردی گورچی لەو شتانە بێت بینە سەر پرسیارەکەت بریتە لە ڤایتامین سی ڤایتامین دی وەکوتمان کاریگەری تەواوەتی هەیە لە بەهێزکردنی خۆرکەسبەکانمان ڤایتامین سی ڤایتامینێکی ئاویە لە زۆربەی زۆری میوە و سۆزەکانە هەیە باشە لە نەباتەکانە هەیە نەک لە سەرچاوە نەباتەکان نەک سەرچاوە سروشتەکانە ڤایتامین سی کاریگەریەکەی ئەوەیە کە وەکو GPS تحدیدی دژەتەنەکانەکە تحدید ڤایرۆسەکە یان ڕێک مەسەن بۆ من نیترۆفیل لیمفۆسایتەکە ئەڕوا بەلای ڤایرۆسەکە لەوانەیە نەزانێ نایناسێت و ئایا دژمنە یا ناسراوە ئەو کاتە ڤایتامین سی ڕێک وەکو GPS IP لە شوێنەکانی ئاوایە لەبەر کاریگەریی زۆر چاکەیە بۆ دەستنیشانکردنی هەموو دژەتەنەکان وەکو دژمنێک و یەکسەر لە ئەنجامە قەپیاکردنی و لە ناوبردنیەمانە ڤایتامین سی بە هەمووان شێوە ڕۆژانە بە پێی نەکە ئاردەیەکی ڕۆژی 90 میلیگراممان پێویستە بەڵام لە ڤایتامین سیەکەش لە ڕێگەی میوەوانێ ئەتوانێت بخورێ خۆراک و میوەکان یا ئەوش بە هەمان شێوەتوانێت لە ڕێگەی حەبوو کەپسولەکانە بخورێ بڵێ ئەگەر بۆ نمونە ڤایتامین سی ئەگەر لە ڕۆژانی عادیە کە هیچ کۆڵی مشکلەیەکی نەخۆشیمان نییە بۆ من یەک بیبەری گەورەی سەوز 90 میلیگرامەکەی تایە 90 میلیگرام یەک بیبەری گەورەی سەوزەکان بۆڵ پێپەر پێوترێ ئەگەر خۆ یاخود 2 لیمۆ بە هەمووی و حتا توانی بە تۆکڵکەشەوە بیخۆیتەوەمانە
بەتاڵی 9 میلیگرامەکەی تیا بە زۆر کەس ئەوش ناخواتەوەمانە خۆتە نزانن ئێمە سەقافەتی سەوزە خواردنمان نییە ڤایتامین سی کەمە بەڵام ئێستا لەبەرەوەی کە پێویستی زۆرترمانێ بە بەرگری لەشمان بەڕێی من هەموو کەسە پێویستی بەلای کەمێ لە بینی 300 بە 400 میلیگرام یان 3 قات بە 4 قاتێ و ئەو کەسەی کە تووشی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا بێ بەلای کەمێ لە بینی 500 میلیگرام بۆ 1000 یان 1 گرامی ئەوێتمانە ڤایتامین سی کاریگەریی زۆر چاکی هەیە ڤایتامین سی باشەکەی لە حتا نەک هەر بۆ مۆزوعی نەخۆشیەکانی بۆ سەرطان سێکە لە گەورەترین علاجەکان لە عالەمە مەسەن بۆ علاجکردنی سەرطان بریتە لەوەی کەوا دۆزێکی زۆر یان جوعایکی زۆر گەوری ڤایتامین سی ئێن بە نەخۆشەکە لەبەرچی لەبەر ڤایتامین سی لە ڕووی پێکهاتی کیمیاییەکەوە لە چیە لە شەکرێتێت خاڵە سەرطانەکانشمان چێ دائیمەن بە شەکرەوە بەندن تۆ شەکر ناخۆی ئەمرێنی کاتێککە بڕێکی زۆر ڤایتامین سی ئەڕاتنەوە خانەکان تۆ خەلای سەرطانەکان دەمیانەکەن و ئەیخۆن کە خواردیان تەواان لە ناوێ بە عملیەیەکی بە کردارێکی کیمیاویەوە ئەبێ گۆڕێ بۆ H2O2 لە ئەنجامە دەبێت هۆی لە ناوبردنی خەلای سەرطان ڤایتامین سی زینکەکەش بکەین بۆی کە فرێ کاتەکە بکەین سەرچاو باشە هاتیینە سەر ئەوەی کەوا زینک کاریگەری چێت زینک لەبەرەوەی کەوا یەکێکە لە منرڵە قورسەکان و کۆڵی کانزا قورسەکان هاوهێزەکەی بریتە لە ژمارە گردیلەکەی سیە کاریگەریی وای هەیەکەوە ئەنتیبەکتریاڵە ینی هەربا نزیکی بەکتریاکە بێتەوە ئەیکوژێت لە ئەنجامی ئەوەی کەوا ڕۆتنە ناوکی خانەکەەوە باشە ئەو عملی کەوتم کۆپیکردنەوەی پرۆتینەکانی ناو مادە جینیەکەی ڤایرۆسەکە ئەوسێن لە ئەنجامە ڤایرۆسەکەی ناتوانێت جاری کە بڕات دەرەوەمانە زینک ئەگەر ملاحظە بکەیت لە زۆربەی زۆری کرێمەکان و شتەکانی دەم و چاو و پێست و ئەمانە هەمووی زینکی تیا بۆ زینک لەبەرەوەی دژە بەکتریا دژە ڤایرۆسەوە هەروە دژە کاندیدایە خۆ دژە فطریات و ئەم شتانەیە لەبەرەوە کاریگەریی زۆر زینک ڕۆژانە 10 میلیگراممان پێویستە زۆر کەمە ینی یەک لەسەر 100 گرامێکمان پێویستە بەڵام لە کاتی توشبوونی ڤایرۆسی کۆرۆنا بەلای کەمیە تۆ پێویست پێ بەلای کەمیە 50 بۆ 100 میلیگرام و بە هیچ شێ مەترسن زۆر گەزەڵی ئەوام لێکەوەمانە کاتێک ئەگەر بۆ ماوەی مانگە زیاتر لە 100 میلیگرام خۆی ئینجا کاریگەری خراپی زینک ئەگاتە سەرمان زینک بە شێوەیەکی گشتی کاریگەریی زۆری هەیەەوە بۆ هەموو کەس پێویستە بیخواوە ئێستا دراساتی تازە ئەڵێ لە حوتدا 7 میلیارد کەس سەر ئەرزا 2 میلیارد کەس کەمی زینکی هەیە نەقص زینکی بۆچی هەروکو چۆن ڤایتامین دی لەبەری ناچینە بەرخۆر زینکیش ئەو ئێمە لە چی وەرەگرین لە زۆربەی ڕۆکان وەرەگرینەوەمانە و هەندرا گۆشتەکان هەموو ئەوەی کە ئایا ئێمە ڕۆکان بخۆین یاخو ئەو گیانلەبەرانە بخۆین مانگا و بزن و مەڕ و ئەمانە کە ئەوش بەروبوومی ڕۆک خۆنەمانە هەموو ئەرزمان بەتەواتی تەواو بووە لە زینکە لەبەرەوەی مەسەن بۆ ئەرزێکمان هەیە 2000 جار لەسەر یەک کێڕاوە تیانەماوە تەنها سەرچاوی ما بێتەوە بۆ زینک لەسەر ئەرزا ئیسە بریتە لە چی بریتە لە ئاوی دەریاکان کە بڕێکی زۆر بە ملیارڕاتانی ئێمەش نایخۆین لەبەرەوەی مادە ئەو گیانەبەر ئاویەکان کە وتم خواردنە ماسیەکانمانە نایخۆین لەبەر زۆر بمان تووشی دەستخۆش دکتۆر ئێستا ئەگەر باسێک لە چۆنیەتی بە بەهێزکردنی بەرگری جەستی ئەو کەسانە بکەین کە ئێستا توشبووی ڤایرۆسەکان بەڕێستان پێما بە گیراوەیەکتان هێناوە باسێکی گیراوەکەمان بۆ کە بزانین ئەو گیراوەیە لە چی پێک هاتووە چۆن ئەخورێت یاخود ئەو کەسانی پێما بە تاقیکردنەوە تا لەسەر چەند کەسانێک کردووە ئەنجامەکەی چی بووە حەزەکەم باسی میکانیزمی ئەو بکەم کە لە ڕووی ئەوەی کەوا خواردنی تەندروستە خوارد دایمەن لە جامی زۆر خواردن و خواردنی پیسەوە ئێمە ڕۆژانە ئۆکساندنی خراپ لەسەر لەشمانە دایم ملاحظە بکە مزاد ئەکسیدا یان بە عەربی یاخو بە ئینگلیزی ئەنتی ئۆکسیدان یا دژە ئۆکسان چییە دژە ئۆکسان لە لەشی مرۆڤ هەموو خانەکانمان بە مستەمری لە ئەنجامی زۆر خواردن و زوو خواردن خانەکانمان ژەنگ ئەگرێ بە معنایەکی زۆر کورتکراوەی یعنی سادەیی بۆی خەڵک تێبگاومانە لە ئەنجامی ئۆکسیژین کە بیە لە ئاسن ئەبێ بە ژەنگ لە ئەنجامی ئەوە پێویستمان بە شتێکی کە پێێتە دژە ئۆکسیژنە بێ ئەو ژەنگە پاکاتەوە فاس بێنی و پاچیکەیتومانە خانەکانی لەشمان ڕۆژانە ئەوەی خواردنی ناتەندروستە خۆین یەک لەسەر دەی ئەوەنە دژە ئۆکسێنەر ناخۆین کە بریتە لە سەوزەکان و میوەکان و خواردنە بە تەندروستەکانمانە لەبەرەوە بیرۆکەیەکی وان بۆ هات وەختی خۆی بۆ ئەوی کەوا میتابۆلیزم خاصم بۆ دابەزینی کێش تقریبا 5-6 مانگ لەوە پێش زۆر دراساتم لەسەر کرد و ئەمانە کە بتوانم گیراوەی دروستکەم زۆربەی زۆری ئەو گەڕۆکیەکان هەمووی سروشتی 100% نە دەرمانی تیانە لەگەڵ سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆنایە تۆ ئەم تاقیکردنیان مەحاولەیە پێش ساڵێکە بێ پێشتر بەکارمەهێنا بۆچی بۆ بەرزبوونەوەی میتابۆلیزم بە قوتەکە ئارەقەکەی تۆ زیاتر بۆی وەزن دابەزێ چکە هەر شتێ بێتەوەی سەریعبوونی میتابۆلیزم باشترە بۆ خەڵکێکە بتوانێت وەزی دابەزێن بەڵام لە ئەنجام بۆ کێش دابەزاندنی بەڵێ بەتەکی یەکەم بۆ کێش دابەزان دووەم بۆ زیادبوونی بەڵام ئەگەر بێت و لەشی مرۆڤ بەو شێوەی بڕێ مەسەن بۆ نمونە ئەگەر تۆ بۆ نمونە بە زۆر بە ساکاری مەسەن دوو بەش بۆ نمونە بڵین تۆ ئۆکساندن لەشتا هەبێ ئەگەر دەبەش خۆیت بەتاڵەتی دقاتی ئەوە زیاتر تۆ لەش و پاک بێت و لە هەمووانە کاتێک کە ئەم دژە ئۆکسێنەرزانە بە قوتانە کە چوە ناو لەشەوە بەتاڵەتی لەش ئیستراحەت ئەکا لە ڕووی خانەکانتەوە یەکەم شت کە ئیسفادە بکە بریتە لە بەرگری لەشی مرۆڤ لەبەرەوە گیراوەکە بریتە لەوەی کەوا مجموعەیەکی زۆر لە دژە ئۆکسێنەرەکانن
تامی خۆشە هیچ مشکلێکی ئەوەی نییە هەتا ئەم لەحظەی تقریبان زیاتر لە 12 کەسی نەخۆشی کۆرۆنامان داوامانە پێی هەمویان ئەنجامی پۆزتیڤیان هەبووە تا ئیسە یەک کۆمنتی نەگەتیڤم وەرنەگرتووە لە هەموو کەسەوە پۆزتیڤەکە چۆنە یعنی چیان پۆزتیڤەکان بۆ منە زۆربەی زۆران کە خواردویانە طبعاً بۆ منە ئەمە بۆ بەشی دوو ڕۆژی ئەکا بۆ منە یەک بڵیەوە دوایە کە خەفیفەکەیتەوە هەندێکیان ئەخوان تەلەفۆنیان بۆ کردم بڵێ بۆ منە هەنەستۆنیەکەمان کەم بووە هەندێکیان ئەڵێ تاکەم کەم بووە هەندێکیانڵێ شەهیەت و شتیوام نەماوە بەرەبەر بەرەو چاکبوون ڕۆشتن هەندێکیان ئازاری گورچیلیان هەبووە چاکبوونەوە هەندێکیان سکچوونیان هەیە لە حەزم کە زۆر لە ئەو نەخۆشەکانی ڤایرۆسی کۆرۆنامانی سکچوونێکی زۆرانەیە وەزیان چاک بووە بەتەواتی لەبەرەوەی ئەمە وەکو ئەتوانم بڵێم مثلا ڕۆژانە ئەگەر بڕێکی بڵین سین ئۆکساندن لەشتا ڕووبە خواردنەکەی چۆنە دکتۆر ینی ئەو بڵە بەشی چەند ڕۆژ ئەو بڵە بەشی دوو ڕۆژەکە نیوەی ئەم بڵاکێتنەوە پەرداخ و نیمێ ئەوە باشە اینجا ئاوی لەمە سەرکەسیەوە تێکردبوو ئەبێت تێکەڵی ئەو بکرێت نەک ئەوەی کە بەتەنیا بەخستی بخورێت بەڵێ بەخسی ناخورێتەوە ئاوی لەمە سەرکەسیەوە تێکردبووی تام و بەلەزەتی خۆش بێ و لە ئەنجامی ئەمەشا پێویستە ئەو کەسێک کە ئەمە ئەخوات ئیتر لەو لەحظەیەوە دەستکا بە خواردنی تەندروست دوورکەوێتەوە لە شەکر و شەربەت و کاربۆهایدرێتە پاڵەوراوەکان کە برتین لە کێک و پاقلاوە و نەستەلە و ساردی و شەربەت و برنج و نان و هەموو ئەم نەک هەر شیرین ینی هەموو زۆربەی کاربۆهایدرێتەکان کە بێت هۆی لاوازبوون کە نسبەی هەوکردن لە شەمڕۆ کەنەمانە ئەوێ دەستکەی بە خواردنی تەندروست کە بریتە لە سەوزەواتەکان حتا میۆکانی شەوێت کەم باشە دکتۆریەک پرسیاری تر ئەو کەسانەی کە توشبی ڤایرۆسەکان تەنها ئەوە بخۆن بە تەنیا بەسە یاخود پێویستەکان ڤایتامینەکانیشیان لەگەڵا بخورێت بێ لەگەڵ سەپلمنتەکانە بە هەموو کەسم وتووە ئەگەر یەکێکە ئەیخوا بەلای کەمی ڕۆژانە 10,000 ئینتەرناشنال یونت بۆ کەسێک کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە 10,000 ئینتەرناشنال یونت ڤایتامین دی بەلای کەمی 50 میلیگرام زینک ڕۆژانە 1 گرام لە بینی 500 میلیگرام بۆ 1 گرام ڤایتامین سی 400 ئینتەرناشنال یونت ڤایتامین ای ئەمانە ئەبێ هەمووی بەسەرێکۆ بخوات بەلای کەمیۆ بۆ ئەوی باشترین تەسیرات لە چەند ئەو گیراوە دکتۆر لە چەند مادە پێکاتەوە بەلای کەمیۆ 12 بۆ 13 مادە 12 بۆ 13 اینجا ئەمە ساڵێک خۆم ئەی خۆم خێزانەکەم ئەیخوا یاوە بە زۆربەی برادران و خزم و کەسکاری خۆمان هیچ جۆرت پێکاتەکانمان پێ ناڵێ دکتۆر پێکاتەکە شتێ نییە هەر ئەوە بڵێم یعنی خەڵک دروستی کاومانە ئەوە زۆر یعنی نییەمانە ئەمە یەک و دومیش ئەمە بەتەواوی داتای زۆرتریش کۆکەمەوە هەتا ئەم لەحزەش هەر بە خۆڕایی بەبێ بەرامبەر عەفودام ناوە بۆ نەخۆشخانەی کۆرۆنا و 2 هەفتێ تا نهایەتی ئەم هەفتەیەش ئەگەر ئیقبالی چاکتری هەبوو لە بدایەت مەرحلەی یەکەم ئەو کاتای خێنە شتێکی زۆر ڕەمزی یعنی بە پارێکی زۆر ڕەمزی بۆ کەسانی کە تووشی کۆرۆنا بوونەوە هەتا ئاگاتە باشە دکتۆر بەڕێستان وتان لە 12 بۆ 13 مادە پێکاتوە ئەو پێکاتانی بە شێوەیەک ئەو گیراوەی لە دروستکراوە کە بەها خۆراکیەکی لە دەست نەیاوە بەتەکیدی مەسەن زۆر گەرمکردن یەکێ لەو نانیکەوە بەها خۆراکی لە دەستە مەسەن بۆ من کاتێکەوە مادەکانم گەرم کرد بە شێوەیەکی زۆر کەم زۆر دژە ئۆکسیجنەکانی هەندێک مادە کە تۆزە گەرمە کرد ئەداتەوە زیاتر ئەداتەوە مەسەن ئاوی لیمۆ سەرکەسیەوە کە لەبەر ڤایتامین سی لە ئاوی لیمۆکە بە هیچ شێوە گەرمی ناوێکی چون ڤایتامین سی یەکێ لە هەموو ڤیتامینەکانی کە لەسەر ئەرزە بە زۆر سنسیتیڤ و حساس بەرامبەر گەرمکردن لەبەر بە هیچ شێوە ساردێکم و ئینجا ڤیتامین سیەکەی کە بە شێوەی لیمۆ کە تێم کردوانە لەبەرەوە لە حەزەی هەموو ئەوشتانم کردو کوڕەچاوی هەموو وەکوڵێ پێداویستیە پزیشکانم کردووە لەبارەی ئەوە و تا ئێستا یەک کەس کۆمنتێکی خراپینەوە بەرامبەری بڵێمانە في كل الأحوال عفوك حظكم زوزو بيلا ما شعر السر النية وفيروس كورونا وبهيش شيء من دعاية وناكم فيروس كورونا مدزيته بلا أما هيراويك كشعر السر النية بلام جاستين برجري جسيل شو بهذا وباشترين سبب بقول كبتواني شعر ظالبي بس فيروس كورونا دستكان خوش بدكتور جان دوارين معي بريزت بو أو كساني كساه سلامة توجنبون بو كسانش كستوجبي فيروس كان تشيب كان زوزر شاكر راسي بن للزو أمريكا أو برسارم ليو كلا لناوندك ميدايو عزیزان هەموومان گەشتینە قەناعەتەوە کەوا ملاحظە کردە زۆر بەمان خواردنی ناتەندروستمانێ ژیانی تەندروستمانێ و بە هیچ شێوەیەک هیچ کەسێ ناتوانێت قەناعەتمان پێ بکات نە ژیانی تەندروست هەڵبژێرین نە خواردنی تەندروست بژێرین لێرە ڤایرۆسی کۆرۆنا بە زۆری هات ئەو دەرسەی پێوتین کەوا هات چەندێ لەشمان ڤڵنەربڵە چەندێ لەشمان لاوازە سەیری نسبەی ئەو مردانەکەی کەیسە لە شاری سلێمانیای بینێومانە هەر ملاحظە کە لە سەیری فەیسبووکۆمانەکە ئازانەوە باشترین دەرسە ئیتر لەمەوە لە ئینسان یەکجار قەراری تەواتی بە بڵێ ژیانی تەندروست هەڵبژێرم کە پڕبێ لە حرەکە دوور لە خەمۆکی پڕبێ لە وەرزش و لە هەمان کە خواردنی تەندروست هەڵبژێرم کە ئیتر دوورکەومەوە بە یەکجاری وەکوڵێیت بەعسکەم لەگەڵ خواردنی شەکر و شەربەت و ساردی و هەرچی جۆری هەموو وینەکانی شەکر و کۆڵی کاربۆهایدرێت پاڵێرەوەکان بۆی ژیانێکی تەندروست بژین
تەنها شتێک کە بتێ خۆت بپارێزی لە مۆلا کێڵە ڤایرۆسی کۆرۆنا ڤایرۆسی خراپتر نایە ساڵی داهاتوو لەبەر پێویستە یەک باشترین ئەوەی قەرارێکی تەواوەتی یەکجاری بین کەوا ژیانی تەندروست هەڵبژێرین لە مۆلا. دەستەکانە خۆش بێ دکتۆر گیان، زۆر سپاس بۆ ئامادەبوون، زۆر سپاس بۆ دکتۆر زانا ئەحمەد کە بەڕێزیان سپۆری خۆراکن لە بەشەی پرۆگرام لەگەڵمان و سپاس بۆ سەرجەم لە ڕێنمایی و زانیاریەکانت. بەڵێ خۆشەویستان ئەچینە لای وچانێکی کورت و پاش وچانەکان لە تەوەری دووەمی پرۆگرام لەگەڵتان بەرداوە بین. بەڵێ بەڕێزان لە تەوەری دووەمی پرۆگرام لەگەڵتان بەردەوامی نەویش گفتوگۆکردنە بێت لەسەر میدیای حیزبی. بێگومان میدیا بە شێوەیەکی گشتی بە بیسرا و بینرا و بە نووسراوی شەوانەیە کە ڕۆژنامە دەگرێتەوانێ بڵێ مێژوویەکی دێرینی هەیە و لەگەڵ ئەوەشدا میدیای حیزبی ئەزمونێکی زۆری هەیە. لەم پرۆگرامە ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە ئایا میدیای حیزبی یاخود بڵێن میدیای حیزبی تا چەند توانیوێتی بەرەو پێشەوە بچێ یاخود میدیا حیزبی بڵین وەستاوە و پاشەکشەی کردو لە هەمان کاتدا ئەو ڕێگری و هۆکارانە چین کە بۆتە ڕێگر لە بەردەم میدیای حیزبیا بۆی کە زیاتر بەرەو پێشەوە بچێ. بۆ ئەمە بەستا ئێمە نووسەر و ڕۆژنامەنووسێک لە شاری هەولێر کتێبێکی یاخود توێژینەوەیکی زانستی کردو بەرهەمێکی بە چاپ گەیاندۆ کە ئێستا لە چاپخانەی ئێشتا تەواو نەبووە. بەرهەمەکەی تایبەتە بە میدیای حیزبی و ڕێگریەکانی بەردەم بەرەو پێشچوونی میدیای حیزبی چی بووە کە پێم وابێت سیانزەیەمین بەرهەمێتی بە چاپی گەیاندووە کە میوانەکەشمان ئەمڕۆ لە ستۆدیۆ کاک مەسعود مەلا هەمزەیە کە بەڕێزیان نووسەر و ڕۆژنامەنووسن بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانن. کاک مەسعود سڵاو لێ بێ و ئەم کاتت باش. پێم خۆشە پێش ئەوەی کا بچینە سەر ناوەڕۆکی بابەت و توێژینەوەکە لەوە دەست پێ بکەم کە پێم وابێت بەڕێستان بەرهەمی پێشووترتان تایبەت بووە بە سەرچاوەکانی هەواڵ لە ڕۆژنامەگەری کوردی داواتە دوو بابەتن تایبەتن بە ڕۆژنامە و بە میدیا. چی وای لە بەڕێستان کرد کە ئەم توێژینەوانە ئەنجام بن یا ئامانجی بەڕێستان چی بۆ لە ئەنجامدانی ئەم جۆرە توێژینەوانە؟ سڵاو ئەم کاتەی ئێوە و تاوای بینەرانی کەناڵی گەلی کوردستان باش زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە تاکو بتوانین قسەبکەین لەسەر دۆخی میدیای حیزبی لە کوردستان. بەر لەوەی باز لەم کتێبە بکەین ئەگەر بمێ باسی وەڵامی پرسیارەکەی جەنابەت بەمەوە بەڵێ ئەمە سیانزەمین کتێبی چاپکراوی منە ئێستا لە چاپخانەیە. دووەم کتێبمە لە بواری ڕاگەیاندن. پرسیارەکەی جەنابەت ئەوەیە بۆچی بواری ڕاگەیاندن. لە ڕاستیە من خۆم
هەم وەکو نووسەر و ڕۆژنامە نووس ساڵانێکە کار دەکەم و هەمیش وەکو دەرچوێکی بەشی ڕاگەیاندن کە من خاوەنی بڕوانامەی بەکالۆریۆسم لە بواری ڕاگەیاندن کتێبی پێشم کە بە ناوی سەرچاوەکانی هەواڵ بوو لە ڕۆژنامەگەری کوردی ئەمیان وەکو تێزی دەرچوونم بوو یا وەکو توێژینەوەی قۆناغی چوارە میزانکۆ کە پێویستە لەسەر هەموو خوێندکارێک ئەم توێژینەوەی بکات بۆی وەکو بەشێک لە وەرگرتنی بڕوانامە زانستەکەی بێت ئەمە هۆکارە و دەشتوانم بڵێم حەزم بۆ میدیا و ئارەزوو هیوایەتم بۆ ئەوەی کە بتوانین میدیای کوردی زیاتر بەرەو پێش بچێ من بەردەوام دەبم درێژە دەدەم بەوەی لە ڕێگای توێژینەوەی زانستیەوە کار بکەین لەسەر میدیا و دەرخستنی کەم و کوڕیەکان کێشەکان و لە هەمان کاتدا لە بەرامبەر دەرخستنی کێشە و کەم و کوڕیەکان ڕێگە چارە و چارەسەرەکان بە شێوازێکی زانستی و لەژێر سێبەری سەرچاوی زانستی و ڕای پسپۆڕانی بوارەکە بیخەینە ڕوو. بەڵێ کاک مەسعود کەواتە ئێستا دۆخی میدیای حیزبی لە هەرێمی کوردستانە چۆنە یان تا چەند ڕێگر و بربەست هەیە لە بەردەم کارکردنیاندا؟ بەڵێ بەر لەوەی باس لە دۆخی ئێستای میدیای حیزبی بکەین من پێم وایە ئەو کتێبم باشترین ڕوونکردنەوەی بۆ ئەمە کتێبەکە لە 236 لاپەڕە پێکدێت لە سێ بەش ئێمە ناتوانین باسی دۆخی میدیای حیزبی بکەین لە ئێستادا ئەگەر نەگەڕێنەوە بۆ ڕابردوو من دەمەوێت باسی ناوەرۆکی کتێبەکە بکەم بۆی هەم بەرچاوی جەناب و بینەران ڕوون بێت لەبارەی کتێبەکە و هەمیش بزانن بە چ ئاراستەیە کار کراوە تاوەکو لە دوای ئەوە بتوانین قسە لەسەر دۆخی میدیای حیزبی بکەین. ئاشکرا میدیای حیزبی لە هەرێمی کوردستان بە تایبەت ئێمە باسی هەرێمی کوردستان دەکەین توێژینەوەکەش هەرتەرخان کراوە بۆ هەرێمی کوردستان میدیای حیزبی لەگەڵ دروستبوونی هێز و لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان یا لە باشووری کوردستان سەری هەڵداوە کەواتە تەمەنی میدیای حیزبی هاوتەری بە لەگەڵ تەمەنی هێز و لایەنە سیاسیەکان لە قۆناغی دووەمی کە بێگومان قۆناغی یەکەم ئەو کاتێک کە میدیای حیزبی هاوکاتی خەباتی چەکداری لە قۆناغی نهێنی بووە لە شاخ بووە بۆ نمونە ئەو کاتە لە ڕێگای ئێزگەکان یا لە ڕێگای بڵاوکراوە نهێنیەکان بووە. قۆناغی دووەم کە من لە توێژنەوەکە ناوم ناوە قۆناغی گەشە سەندن و بەرەو پێشچوونی میدیای حیزبی لە کوردستان لە دوای ڕاپەڕینەوە دەست پێ دەکات. بێگومان ڕاپەڕین هەمومان دەزانین دەرفەتێکی مێژووی گرنگ بوو بۆ گەلی کوردستان کە تێیدا ئازادی بۆ هەرێمی کوردستان فراهەم بوو لەوێوە ئیتر میدیای حیزبی زۆر زیاتر فراوان بوو بۆ یەکەم جار لە مێژووی کورد حزبی کوردی تەلەڤزیۆنی ناوخۆی دامەزران دوای ئەوە بە تێپەڕبوونی کەمتر لە 10 ساڵ کەناڵی ئاسمانیشی هاتە سەر هەموو ئەو قۆناغانە وای کردبوو میدیای حزبی جۆرێک لە پێشکەوتنی زۆر باش بەخۆیەوە ببینێ بەڵام ئەمڕۆ ئەگەر ئێمە باسدا دۆخی ئەمڕۆی میدیای حزبی بکەین بەداخەوە توێژینەوەکەی من ئەنجامم داوە ئەو سەرچاوانەی لەبەردەستمانن پێمان ناڵێن میدیای حزبی لە دۆخێکی باشدا بەداخەوە میدیای حزبی مەبەست کە دەڵێم میدیای حزبی مەبەستم هەموو هێزەکانە من لە توێژینەوەکە زیاتر لە باسم لە 5 هێزە سەرچەکەی کوردستان کردووە ئەم قسەیە بۆ هەر 5 هێزەکە ڕاستە بەداخەوە میدیای حزبی لە پاشەکشەیەکی خراپدایە ئەگەر بین باسی هۆکارەکان بکەین بێگومان هۆکارەکان زۆرن بە شێوەیەکی گشتی دۆخی میدیای حزبی لە دۆخێکی خراپدایە و بە تایبەت بەڵێ هۆکارەکان زۆرن من پێم وایە لە توێژینەوەکە بە زیاتر لە 25 هۆکار خستومەتە ڕوو بەشێکیان پەیوەستە بە هێز و لایەنە سیاسیەکان خۆیانەوە کە من پێم وایە وەک چۆن لە سەرەتای نەوەتەکان هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان بەرنامەیان هەبوو پلانیان هەبوو بۆی میدیای حزبی دابمەزرێن و پێشی بخەن پێم وایە ئێستا یەکێ لە هۆکارە هەرە سەرچەکانی پاشەکشەی میدیای حزبی حزبەکان خۆیانن لەوەی ئەم قسەیەکی سیر بێت بینەر بپرسێ بڵێت چۆن هێزە سیاسەکان ئەو هەموو پارێزە بەلاحە لە میدیای حزبی سەرف دەکەن و خۆیان دەیانەوێت بێهێز بێت دیارە هۆکارەکان زۆر ڕوونە یەکێ لە هۆکارە هەرە سەرچەکان ئێمە ئێستا لە کوردستان پەیدابوونی جۆرێکی تر لە میدیایە کە لای خەڵک یا لای توێژەران تا ئێستا بە میدیای سێبەر ناوی هاتووە بەڵام من لە کتێبەکەم من لەو کتێبە تازەم میدیای سێبەرم ناو میدیای پۆست حزبی یەکێ لە هۆکارە هەرە سەرچیەکانی پاشەکشەی میدیای حزبی لە کوردستان میدیای پۆست حزبیە میدیای سێبەر یا میدیای پۆست حزبی چی ئەگرێتەوە؟ میدیای بەڵێ
میدیای پۆست حزبی من وا پێناسەی دەکەم لەوەی ئەمە وتوێژ دروست بکات و پسپۆڕان وەڵامی بدەنەوە لای من میدیای پۆست حزبی هەموو ئەو میدیایانن کە لەلایەن هێز و لایەنە سیاسەکانەوە یا لەلایەن کەسایەتی هێز و لایەنە سیاسەکانەوە پشتگیری و پشتیوانی دەکرێن لە شێوەی کارکردنیان وا خۆیان نیشان دەدەن کە ئەمانە سربەخۆن و ئەهلین دوور لە دەستێوەردانی حزبن بەڵام لە ڕاستیدا ئەمانە هەموو ئەو جۆرە لە میدیایانە زۆرێکە لە تەقلیدی کەناڵی جەزیرەی عەرەبی و میدیای زۆر حزبیترن لەو میدیانێک کە بە ناوی فەرمی هەن و لەژێر سێبەری مەکتەبی ڕاگەیاندنەکاندان بۆ نمونە ئێمە ئەگەر بەراوردێک بکەین میدیای حزبی لە زۆر لە پرسەکان میدیای حزبی مەسئولانە دەبێ مامەڵە بکە بۆ نمونە میدیای حزبی ناتوانێت هەواڵی ناڕاست بڵاو بکاتەوە لەوانەیە لەسەر هەواڵێکی میدیای حزبی گەورەترین کێشە لە کوردستان دروست بێت بەڵام دەبینین میدیای پۆست حزبی بە پێچەوانەوە بەو ئاراستەیە ئیش دەکات کە لە بەرژەوەندی ئەو مەسئولە یا ئەو لێپرسراوەیە ئەو حزبەیە کە پاڵپشتی دەکات تەنانەت بەداخەوە من لە توێژینەوەکە گەشتومەتەوە ئەنجامە میدیای پۆست حزبی لە کوردستان نەیتوانیوە ماوەیەکی زۆر خۆی ڕابگرێ وەکو بێلایەن و وەکو سربەخۆ خۆی نیشان بدات بەڵێ لە هەندێک پرس من زۆر جاروتمە لە هەندێک پرس هەوڵ دەدا بێلایەنانە مامەڵە بکە بەڵام لە کاتی دروستبوونی گرژی و ئاڵۆزی نێوان هێز و لایەنە سیاسەکان میدیای پۆست حزبی زۆر چڕتر زۆر تونتر زۆر خراپتر زۆر بە شێوازی تر بە شێوازی نەگونجاوتر لە میدیای حزبەکە مامەڵە دەکا و هەوڵ دەدا پرسەکان تەختیە بکات کە من پێم وایە لە بەشی قسەکانی پێشوم قسەیەکم کردوتم هێزە سیاسەکان بەشێکیان هۆکارن بەوەی میدیای حزبی پاشەکشە بکە و بێهێز بێت من پێم وایە ئەم هۆکارە لەوەوە سەرچاوی گرتووە هێزە سیاسیەکان و کەسایەتی ناو هێزە سیاسەکان دەیبینن ئەوەی میدیای پۆست حزبی بۆ حزبەکان و بۆ کەسایەتیەکان ئەنجامی دەدا بە تایبەت لە شکاندنی یەکتر و لە دروستکردنی قەیران و برەودان بە قەیرانەکان میدیای حزبی لەبەرەوەی میدیایەکە بە پرسیارانە مامەڵە دەکات میدیایەکە دەبێ ورد کار بکات ناتوانێت وەکو ئەوان کار بکات بۆیە خەریکە ئێمە دەبینین من هەر لە توێژینەوەکە ئەوەم خستۆتە ڕوو ئەگەر لە نێوان ساڵی 2013 بۆ ئێستا کە ساڵی 2020 بەراوردێک بکەین ژمارە میدیا حزبیەکان لە کوردستان بە نووسرا و بە بینرا و بە خوێنرا و کە ڕۆژنامە دەگرێتەوە ژمارەیان یەکجار کەمی کردووە لە بەرامبەرەوەدا میدیای سێبەر بە تایبەت هەم لە بواری تەلەڤیزۆن و چاپکرا و هەمیش بە تایبەتتر لە بواری ئەلکترۆنی دەبینین میدیای پۆست حزبی زۆر بە شێوەیەکی فراوان گەشەی کردووە تەنانەت میدیای پۆست حزبی ئێمە دەتوانین نایبنین میدیای ئەشخاصیش میدیای کەسایەتیەکان میدیای حزبی ڕۆژنامە و میدیای جاران سەرچاوێکی داهات بۆ حیزب بەڵام لە ئێستادا پارە و تەنانەت توانا و پاراکانیش لەلایەن حیزبەوە دابین دەکرێت بۆ ڕۆژنامە و بۆ میدیاکان هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە ئەم پێچەوانە بوونەوەی بۆ چییە؟ بەڵێ چنوورخان بەڵێ وایە جاران پارەشی پەیدا دەکرد من پێم وایە ئێستاش لە هەرێمی کوردستان ئەگەر میدیا خاوەنی بەرنامە و خاوەنی استراتیژێکی ڕوون بێت دەتوانێت لانی کەم بەشێک لە پارە پەیدا بکات بەڵام ئەگەر هاتوو هێزە سیاسەکان پارەیەکیان تەرخان کردووە پاریان تەرخان کردو بۆ میدیا بەڵام لە ڕووی استراتیژیەوە لە ڕووی فکرەوە لە ڕووی پێشکەوتنی تەکنەلۆژیەکانەوە لە هەموو ئەو ڕوانە بایەخێکی وایان بەو میدیایە نەدات بێگومان و میدیا ناتوانێت پارە پەیدا بکات ئەمڕۆ سەردەمێک پەیدا بووە جیهان کراوەتەوە هەر یەکێک لە ئێمە سمارتفۆنەکەی دەستمان مۆبایلەکەی دەستمان تەلەڤیزۆنێکە بۆ خۆی ماڵپەڕێکە بۆ خۆی هەموو شتێکە ئەمڕۆ بینەری کورد گەیشتۆتە ئاستێک دەیەوێت خێراترین شتەکان لە کەناڵە میدیایەکان ببینێت میدیای حزبی بەو شێوەیە کە ئێهمال کراوە بۆ نمونە من ئاگادارم بەشێک لە میدیا حزبەکان تا ئێستاش کەلوپەلەکانیان کەلوپەری سەرەتای ساڵی 2000ەکانە 2005 و 6 و تا 2010 ئێستا ئێمە لە ساڵی 2020 داین بەم شێوازە بەم ئیمکانیاتەوە چۆن میدیای حزبی دەتوانێت چێبڕچەی میدیاکانی تر بکات لە بەرامبەر چیدا
لە بەرامبەر میدیایەکی پۆست حزبیدا کە پارەیەکی یەکجار زەبەلاحی بۆ تەرخان کراوە هەمان کارمەند لە کەناڵێکی حزبی موچەکەی ئەگەر بۆ نمونە $2 بێت لە میدیا پۆست حزبیەکە $10 وەردەگرێت ئەمانە هەمووی هۆکارن اینجا کە من ئەو قسانە دەکەم و کە لە توێژینەوەکە خراوەتە ڕوو مەبەست ئەوە نییە میدیا حزبیەکان و کەسانی ناو میدیا حزبیەکان خۆشیان بەرپرس نین لەو پاشە کشەیە نەخێر میدیا حزبیەکانیش و ئەو کەسانی کە کار دەکەن لە نێو میدیا حزبیەکانیش ئەوانیش بەشێک لە بەرپرسیارەتی ئەو دۆخەیان دەکەوێتە ئەستۆ ئەوانیش بەشێکن لە هۆکاری لاوازبوون و پاشەکشەی میدیای حزبی کەواتە بڕی ئەو موچەیە کاک مەسعود هۆکارە بۆ ئەوەی کە میدیاکارێک لە میدیایەکی حیزبیەوانێ بڕواتن ناو میدیایەکی بەناو سەربەخۆ بەناو ئەهلی سنوورخانێمە کە باسی موچە دەکەین وەکو نمونەیەک موچە سەرەتاترین مافی هەموو تاچێکە هەر ڕۆژنامە نووسێک لە ئێمە ئەگەر سەیری جیهان بکەین سەیری میدیا جیهانیەکان بکەین کاری ڕۆژنامەوانی بەشێکە لە بازرگانی هەموو ڕۆژنامە نووسێک مافی خۆیەتی مافێکی زۆر ڕەوا و زۆر سەرەتایی خۆیەتی موچەیەکی باشی هەبێت ڕۆژنامە نووس میدیاکاری حزبی بەڵێ زۆر دڵسۆزە بۆ حزبەکەی وەلایی هەیە هەموو مواسەفاتێکی تایە بەڵام ئەو ڕۆژنامە نووسە حزبەت چی بکە ئەگەر بە 45 ڕۆژ جارێک و بە 50 ڕۆژ جارێک موچەیەک وەربگرێت چارەکی ئەو موچەیە بێت کە لە کەناڵێکی لە میدیایەکی پۆست حزبی وەری دەگرێت چۆن ئەو وەلا ئەدەمێنێت نەفسیان لە ڕووی دەرونیەوە ئینسان لە ڕووی دەرونیەوە ئەو ڕۆژنامە نووسە تێک دەشتێت لە ڕووی دەرونیەوە ناتوانێت بیر لە داهێنان بکاتەوە ناتوانێت بیر لە شێوازێکی نوێ بۆ مامەڵەکردن و بۆ ئیشکردن و بدۆزێتەوە وای لێ دێت ئەو میدیاکارێک تەنها کات بەڕێ دەکات بۆ ئەوەی کات بەڕێ دەکات بۆی بگاتە سەری مانگ و موچەکەی وەربگرێت دەست خۆش کاک مەسعود کاتمان زۆر کەم ماوە پێم خۆشە لە کۆتاییە ئاماژەیە بە پرۆژەی داهاتووتان بکەیت ئایا پرۆژەی داهاتووتان هەیە و ئەگەر هەیە هەروەکو ئەم دوو بەرهەمەی کۆتاییتان تایبەتە بێ بە ڕۆژنامە و بە میدیا یاخود بابەتێکی جیاواز دەبێت سوپاس بۆ ئێوە بە دڵنیاییەوە پرۆژەی داهاتوم هەیە من بەس زۆر بە کورتی بەر لەوەی باسی پرۆژەی داهاتوم کەم دەمەوێت زۆر سوپاسی هەڤاڵان مەلا ئاریان بکەم کە ئەرچی پێداچنەوە ئەم کتێبەی گرتە ئەستۆ زۆر هاوکار بوو تەنانەت لە هەڵبژاردننی ناوەکەش بە خەیاڵی پراافداوە و هەروەها هەڤاڵ ستران عەبدوڵڵا کە پێشچی بۆ کتێبەکە نووسیوە من بە گرنگی دەزانم سوپاسیان بکەم ئینشاڵڵا لە 1-2 هەفتەی داهاتوو کتێبەکە لە چاپخانە تەواو دەبێت و چاپ دەکرێت بە دڵنیاییەوە بۆ پرۆژەی داهاتووم لە ئێستادا دوسێ پرۆژەم لە بەردەستدایە بەڵام گرنگترین پرۆژەیان کتێبێکە لەبارەی یەکێک لەو ژانرە ڕۆژنامەوانیانەی کە تا ئێستا کاری لەسەر دەکرێت بەداخەوە لە ناو کورد زۆر بەکەمی ئیشی لەسەر کراوە و لەسەری نووسراوە هەوڵ دەدەم لە ئایندەدا چاپی بکەم و دەشمەوێت ئەوە بڵێم کتێبی بە خەیاڵی پراافداوە بەرهەمی ئەو کەرەنتینە و لە ماڵەوەمانەوە بوو ئەگەر ئەو کەرەنتینە و لە ماڵەوەمانەوە خۆپارێزە نەبووایە پێم وانە بوو بتوانم لە ماوەیەکی ئاوا کەمدا ئەو کتێبە بە چاپ بگەێنم دەستەکانە خۆش بێت کاک مەسعود زۆر سپاس بۆ ئامادەبوونت کە بەشێکی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵ ماوەی سپاس بۆ مەسعود مەلا هەمزە کە بەڕێزیان نووسەر و ڕۆژنامە نووسن سپاس بۆ ئامادەبوونت بەڵێ خۆشێستان ئێستاشە چینە لای راپۆرتێک کە تایبەتە بە دروستکردنی یان کارگەی دروستکردنی پێینی کیمیایی تایبەت بە کوشتتوکاڵ کە پێم وابێت یەکەم کارگەیە لەو سنوورەدا بکرێتەوە لە پێنجوێن فەرموو با پێکەوە بینەری بێنێت دواتر لە تەوەری سێیەم لەگەڵتان بەردەوام بین. ئەم کارگەیە خۆمان ساڵی یەکەم پێکاتەکەی کە دەستمان پێکردیانی بە دروستکردنی ئەم مەوادە پێکاتەکانی هەمووی ناوخۆیین پێکاتوە لە چەند جۆر پێینی ئاژەڵی وەک پەینی گامێشی ڕێخنی دەواژن و پشقەلی باڵی حیوان وردە بۆ ماوەی زیاتر لە ساڵێکە نیشانێمە بە
نایترۆجن زیادکردنی نایترۆجن ئاخوێنین نایترۆجن بۆ زیادەکەین لەبەرەوەی دایپۆشین لەبەرەوەی کەڕ و زیان بەخشەکان و باکتریا زیان بەخشەکان لە ناوچیە ئەو موادانە لەکوێوە دێنێتەوە؟ ئەم موادانە بەشێکی هەر لە ناوخۆت دەورپشتی خۆمان یعنی لە سنوورەکەی خۆمانە مەوجودە بەشێکشی لە منتەقەی گەرمیان لە سنووری ناحیەی مەیانەوە و ناوە بوانێنن بەکارهێنانی ئەم سەمادە یعنی هەر جوتیارێک هەر فەلاحێک لەم ماوەدە بەکاربێنێت ڕێژەی تاجی زۆر زۆر زیاترە بێت لەوەی کە سەمادی کیمیایی بەکارهێنابێت کەڕ و زیان بەخشەکانی ناو ئەرزەکەی لە ناوە بات کەڕ و زەراعەتەکەی بەهۆی گەشەی خێرای ئەم ماوەدە لە ڕۆکەکانە دوو یەخاتەوە لە کۆمەڵە کەڕووی کە ساڵانی پێشتر مەسەلەن گیری خوارەوە بەدەستیەوە بە کولفەیەکی زۆر ینی پارەی ویستۆ تا چارەسەری ئەو کەڕوانە بکە لەو ماوەدەیەمە نییە الحەمدولله یان ڕێژەی ئەو کەڕوانە کەمەکاتەوە وەکو کوتی زەراعی کۆمەڵێ پێکاتە بوون بەکارمانێنا بە تێچوونێکی زۆر و بە شێوازێکی زۆر بەکارمانێنان ئێمە هیچ نەتیجەیەکی نەبوو بۆمان بۆ نمونە بەزیم ساڵێک ئێمە هەساین ئەم پێکاتەمان بەکارێنان پێکاتەوە ئەمەلی سنووری خۆمان پێنجێن لە ڕووی ئینتاج و شێوازی بەروبوونەکانە سپاس بەخوا بەروبوونێکی جوان و ڕزقێکی بێئیلەت و تائیسە سپاس بەخوا ڕەنگە بڵێم هیچ مادەیەکی ترکە لە وڵاتانە بۆمانێت ئەو جوابەی نەدابێت کە ئەمایەتی لە مەنتیقەکە و ئێمە هەموو سنوورەکەی خۆمان ئەوەی لەم مادەی بەکارێنا بەڕاستی لەم مادە زۆر ڕازین. زۆر باشە و زۆر دەستخۆشیان لەکەین شتێکی باشە ساڵانی پێشوو لە ئێران و لە چەند شوێنێکەوە هاو کەس نێزانی چ مادەیەک و چیتیایە و چۆنە و یعنی بگرە ئەم لە سیعرەکەشی هەم گونجاوە هەم لە چاکیشە بە بەرچاوی خۆمان ئەتوانی زۆر ئاساییە هەم نەگمن هەر کەسێک بچێت ئەتوانێت سەیری کات مادەکان چین تێیەکەن ئەو معاملەکە دوو نییە لێمانەوە ئەمجا سەردانمانەکەن ئەوان خۆیان شتێک نییە بڵێ لە دوورێ کابرا لێ ناپرسێت و شتێکی زۆر باشە ئێمە بەکارمانێناوە نەگەێمە سەدان کەس لەم دەشتا بەکارێناوە بەڕاستی شتێکی باشە و دەستخۆشیان لێەکە من بەکارم هاانیوە سپاس بخوا ئەوە تەماتەکەیەتی خۆت ئەیبینی سەیری هی خەڵکی دراوسەکانم کە ئەوانەشی کە بەکاریان نانیوە پێکاتێکی زۆر باشی تایە و دوورە لەو پێکاتە کیمیانەیە ئەمەش پێکاتەکانێتی کە پێکاتووە لە نایدرۆژین پۆتاسیۆم فۆسفۆر گۆگرت کالیسیۆم مەگنەسیۆم ئاسن مادەی ئەندامی زیینێک ئەمە بۆ ماوەیەکی زۆر و دوور و درێژ ئەم مادانەدا ئەنێن و ئەیترشێن لە ماوەیەکی 2 ساڵان لە دوای ئەو 2 ساڵە کە گەرمایەکی زۆر پلەی گەرمایە بن بۆ هەفتە لە بۆ ئەوەی ئەو بەکتریا زیان بەخشانەی بکوژن لە دوای ئەوەی کە ئیتی بەکتریاکانی تارما ئەم جاوەکونێهن ئەیەن لە کارگەکە و دوایەوە دابەخشەکەن بەسەر فەلاحەکارە ئێمەش بەکارمانیوە سپاس بۆ خۆی گەورە ئیسفادەیەکم لێ کردو و سپاسیانەکەم بۆ ئەم ئیشە جوانە کە کردویانە لە سنوورەکەمانە بۆ نمونەگەر حکومەت دامێکی باشمان بکە ئێمە هاوکاریمان بکە الحەمدولله تا ئێستا ئێمە هەرچی مەقصد بازارەوە هەر کەسێک بەکارهێناوە زۆر زۆر ڕازی بۆ لی ئەم تاجی ئەم ساڵمان لە دووری 350 تقریبا 350 بوو بەس ئینشەڵڵا لایەندەیە بەنیازم ساڵی ئەندەگە بۆمان بکرێت لەوچێ بۆ دوو ئەوەندە بەرزیکەینەوە ڕێژەکەمان. بەڵێ ئازیزان لەم تەوەرەی پرۆگرامەکەی باس لە پاسف هاوسەکەین یا باس لە سیستەمی پاسف هاوسەکەین لە عێراق و لە کوردستاندا بە تایبەتی کە بێگومان ئەم سیستەمە لە ئێستادا زۆرێک لە وڵاتان بە تایبەتی وڵاتە ئەوروپیەکان زیاتر گرنگی پێدەدەن و کاری لەسەر دەکەن کەواتە ئەم سیستەمە زیاتر کار لەسەر ئەوە دەکات کە بینا و باڵەخانەکان بە دیزاینێک دروست بکرێت کە کەمترین وزەی پێویست بێ واتە لە ئەگەر بنمونە باسی بکەین لە وەرزی زستاندا کەمترین
وزەی پێویستێ بۆ گەرمکەرەوە واتە لە پاسیڤ هاوسا کە لە بینای یان لە تەلارێ لە باڵەخانەیەکدا دەکرێت کەمترین وزەت پێویستە بۆ گەرمکەرەوە لە وەرزە گەرمەکانیشدا لە هاویندا بە پێچەوانەوانێک کەمترین وزەت پێویستە بۆ فێنکەرەوە. بۆی کە لەسەر ئەم بابەتە بە شێوەیەکی گشتی قسە بکەین و باس لەوە بکەین کە بڵێ پاسیڤ هاوس لە عێراقدا و لە هەرێمی کوردستاندا تا چەند خەڵک ئاشنایی هەیە لەگەڵ یا تا چەند کاری پێدەکرێت بۆی کە لەسەر بابەتە گفتوگۆ بکەین ئەمڕۆ بە خۆشحاڵی و میوانداری مسلیم محەممەد ماکرۆ کە بەڕێزیان دامەزرێنەری پاسیڤ هاوسن لە عێراق. کاک مسلیم سڵاو لێ بێم کاتەوە باش. زۆر سپاس. طبعا سەرەتا بێ بزانین پاسیڤ هاوس یعنی چی؟ لەساندرێکمان بۆ بکەین. پاسیڤ هاوس ستانداردی دروستکردنی خانوو باڵەخانە و یەکەی نیشتە جێبوونە بە جۆرێک کە بڕی بەکارهێنانی وزە لە 90 کەمترە لە چاو خانوو باڵەخانە ئاساییەکاندا. ینی ئەوەی کە منیشوتم زۆر زانستی بوو. باشە کاک مسلیم ئەو بڵێ پاسیڤ هاوس کاتێک کە ئەکرێت ئەتوانرێت لە سەرەتاوە یاخود لە بناغەوانێ ئەم پاسیڤ هاوسێتیا ئەنجام بدرێم سیستەمی تیا پێڕەو بکرێ یاخود ئەگەر خانوویە کۆن بێ یان چەند ساڵێ بێ دروستکرا بێ یان جۆری بلۆکە خشتە خانۆ کۆنەکان بەردە ئەمانە لە هەر هەمویانە ئەکرێت؟ پرسیارێکی زۆر بەجێ و دڵنیام پرسیاری زۆرێک لەو کەسانەیە کە ئەم بەرنامەیە ئێستای بینن یان دواتر دەیبینن. لە ڕاستیە پاسیڤ هاوس چەند جۆرێک ستانداردمانەیە ستانداردمان هەیە ستاندارد واتە کۆمەڵێک ڕێسای ڕێنمایی زانستی قانونیان کۆمەڵێک ڕقەمی زانستی کە دەبێت لەسەری بڕۆی ینی بۆ ئەو خانوانەی لە سەرەتاوە دروست دەکرێت بە پاسیڤ هاوس دروست بکە ئەمە یەک کە ئەوەیان باشتر و ئاسانتر کە ئەتوانین ستانداردەکەی تێدا جێبەجێ بکەین یان بڵین بە پاسیڤ هاوس دروستی بکەین کە بە جۆرێک بێت ئەو خانووە بە هاوین فێنک بێت و بەزستان گەرم بێ ئەوەی ئەرزە بێ ینی لە سەرەتاوە دروستی بکەین باشترە چونکە ئەو بابەتانەی هەن هەمویان ئەتوانین لە ژێر چاودێری خۆمانە و بە کوالیتیەکی ئەو کوالیتەیە کە پاسیڤ هاوس داوای دەکات بڕوات. کار ئاسانیە بۆ بەڕێزیشتان و بۆ خاوەن ماڵەکەش بزەبێت ئەوە ئاسانترە. دوو هەمن خانوویەک کە هەیکەل بێت بۆ نمونە دیوارەکانی کراوە بەڵام بۆ نمونە گەچ نەکراوە کاشی نەکراوە فینیشینی ناوەی نەکراوە بۆ ئەوەش دەبێت حتمما ئەمەیان یعنی وەکو بڵێ کەمێک بۆ ئێمە یان بۆ پاسیڤ هاوس دەستگیرتر دەبێت بۆ نمونە لەوانەیە خانوویەک ڕۆکن بێت باشە دوو ڕووی هەبێت پەنجەرەکانی حسابی ئەوەی بۆ نەکرابێت کە ئەو ڕۆیان کە بە هاویندا زیاتر خۆردێتە پەنجەرەکان بۆ منە پەنجەرەکان کەمتر بخرێنە ئەوێەوە پەنجەرەکان بخرێنە ئەو ڕۆوەی کە بۆ نمونە باشوور بە هاویندا کەمترین خۆر لێدا و بە زستانیشدا زۆرتری خۆر دێتە ژوورۆیانی چەند شتێکەیە لە بابەتی هەیکەلەکە لەوانەیە دەستی ئێمە ماندوو بکە بۆ خاوەن بینا هیچ کێشە نابێ و سەبارەت بە سێ هەمیشیان ئەو خانوانەی کە دروست کراون بۆ منە 50 ساڵە دروست کراون چەند ساڵە دروست کراون 10 ساڵە 5 هەرچەندێکەیە زۆر بەخۆشحاڵیەوە پاسیڤ هاوس هەر ستانداردێکی نێودەوڵەتی شەیە بۆ ئەو خانوانەی کە دروست کراون کە پێی دەوترێت ڕیترۆفی دواتە خانووەکان نۆژەن دەکرێنەوە پێویست بە ڕوخاندن ناکا بە نۆژەنکردنەوەیەکی دەم کەم ئەوانیش دێنە ژێر چەتری پاسیڤ هاوسەوە کە دیوارەکان سەقفەکان ئەرزیەکان ئەزل دەکرێن دەرگا و پەنجەرەکان کوالیتیەکەیان باشتر دەکرێت. باشە کاک مسلیم ڕەنگە زۆربەمان زۆربەی هاوڵاتیان وشەی عەزلیان بیستە بێ کەم تا زۆر زانیاریەکیان هەبێ لەسەر عەزل یا زۆر جار کە بازە شێو ڕوتوبەتەکرێت بازەوا کرێت کە عەزل بکرێت عەزل تەنها سەقف و دیوار و ئەرزیەکرێتەوانەی یاخود تەواوی ماڵەکە یاخود تەواوی بیناکە بە دەرگا و بە پەنجەرە شەوانێ عەزلەیان لە پاسیڤ هاوسا جێگێ بێتەوە. خۆی عەزل لەوانەیە پێم وایە وشەکە عەرەبیە زۆر لەوە چێ هەنێک کەس هەر پرسیاریەوە کە عەزلیانی چی عەزل ینی پێم وایە وشەی من لە زمانەوانیە لەوە چێ کەسێکی زۆر شارەزانە بەڵام پێم وایە بەرامبەرەکەی دابڕە بۆ منە کە ئەڵێ عەزلی سەرما و گەرماوەتە دابڕی گەرما و سەرما عەزلیانی چی ئەگەر باسی بکەین بۆەوەی هەموو کەس تێ بگا بۆ منە بڵین من باسی ئەڵێم عەزلی سەرما و گەرما عەزلی سەرما و گەرما ینی چی ینی ئەم موادێکە ڕێگری دەکات
لە تێپەڕبوونی گەرمی ینی موادێکە کەمترین گەرمی دەگوازێتەوە بۆ نمونە عەجل دەکەیت دیوارەکان عەجلەکەیت بە زستاندا ئەم عەجلە ڕێگری دەکات لە گەرمی ناو بیناکە بڕواتە دەرەوە بە هاویندا گەرماکە لەکوێیە لە دەرەوەیە بە هەمان شێوە ڕێگری لێ دەکات لە دەرەوە ئەو گەرمیە بێتە نێو ماڵەکەواتە بە هەردوو ئاڕاستەکە ئیش دەکات کە کەوتت عەجلی سەرما و گەرما ئەمە نییە بڵێ ئەمە تەنها بە هاوی ناویشەکە یان عەجل جۆری هەیە بەڵێ بڵێ جۆری هەیە عەجلمان هەیە بۆ سەرما و گەرما عەجلمان هەیە بۆ دەنگە عەجلمان هەیە بۆ ئاوە واتە ڕێگری لە تێپەڕبوونی ئاو دەکا عەجلمان هەیە یانی وەکو بڵین بۆ ئاگرە ینی بۆ شوێنێک تۆ بتەوێت لە حاڵەتێکی ئاگردا بیپارێزی لە هەمان کاتە کە ئێستا خۆشببختانەوەکو بڵێ لە پاسیڤاوس ئەو کەرەستانە بەردەستن بۆ خزمەتی هاوڵاتیان کە بۆ نمونە لە یەک کەرەستە داواتە لە یەک مەوادا چەند عەجلێک کۆکراوەتەوە موادی وا هەیە عەجلی سەرما و گەرمایە عەجلی دەنگیشە و عەجلی ئاگریشە ینی ئەمانە لە هەمووی لە یەک موادا کۆکراوەتەوە ینی تۆ پێویست ناکە بۆ نمونە 3 مواد بەکاربێنی بۆ ئەوەی تۆ بۆ نمونە خانووەکەت بڵێ عەجلی دەنگی بکەم موادێک دابنێم و عەجلی سەرما و گەرمای بکەم موادێک دابنێم و بۆی لە حاڵەتی ئاگرا ماڵەکەم پارێزراوە بڕۆم موادێکی تر دابنێم خۆشببختانە ینی زانستی ئەندازیاری ئەوانەی زیاتر بواری مەتریال ئەوەندە پێش کەوتووە ینی وردە وردە موادی نوێتریش باشتریش دێتە ناو وەکو بڵێ عالمی بواری ئەندازیاریەوە کە زیاتر ئەندازیاران و خەڵکیش ئەتوانێت ئیسفادەی لێ بکات باشە کاک بستیم گرنگی ئەو مەوادانی کە لە پاسیڤ هاوسا بڵێ بەکارەهێنێ تەنها ئەو مەوادانە بۆ خۆی کافیە کە بینایە باڵەخانەیەکی باش و تۆکمەتباتی یان شێوازی دانان و تەکنیکەکەشی گرنگی خۆی هەیە مەزەبت یەکێک لە بنەماکانی پاسیڤ هاوس پێی دەوترێت سێرماڵ بریج کە ئەوە ڕەبتی بە هیچ موادێکەوە نییە ینی بە مواد ناکرێت بەڵکو بە تەکنیک ئەکرێت ئەویش ئەوەیە کاتێک تۆ عەزلدا ئەنەی پچڕان لەو عەزلەیە ڕوون نەداواتە هیچ دەرچەیەک نهێڵیتەوە بۆ ئەوەی گەرمی لەو دەرچەیەوە بێتە ژوورەوە یان بە ڕوژم بچێتە دەرەوە ینی ڕێگری بکەی لە بەفیڕۆچوونی وزە ئەمە یەکێکە لە بنەماکانی پاسیڤ هاوس کە بە مواد ناکرێت بە تەکنیک دەکرێت بە دڵنیاییەوە ینی پاسیڤ هاوس تەنها بە مواد ناکرێت بۆ نمونە پەنجەرەکان کە بۆ نە پەنجەرەی پرسیاری ئەوەشت کرد کە وتت ئایا پاسیڤ هاوس بۆ نمونە عەجلی تەنها دیوار و ئەرزوی نەکرێتەوە بە دڵنیاییەوە دەرگاو پەنجەرەکانی شەگرێتەوە یعنی بەشێک لەو گەرمیەی کە بە هاوین دادێتە ژوورەوە لە ڕێگەی پەنجەرەکانەوەی بە زستانیش ئەچێتە دەرەوە هەر لە ڕێگەی بەشێکی لە ڕێگەی پەنجەرەکان کەواتە تۆ ئەگەر بتەوێت خانوویەک عەجلێکی کاملی 100% بکەیت ئەبێ ئەو شوێنانەی گەرمی لێوە چێتە دەرەوە عەجلیان بکەی ڕێگریان لێ بکە یەکەم سەقفەکەیە دووهەم دیوارەکانە سێهەم ئەرزیەکەیە چوارەم درگاو پەنجەرەکانە لەبەرەوە پەنجەرەکانیش بە دڵنیاییەوە ئەوانیش کاریگەریەکی زۆر باشیان هەیە ئەگەر کوالیتیەکی باشیان هەبێ ئەوش عەزلکردنەکەی چۆن چۆنیە پێشتریش لە بەرنمەیەکی ترا هەر لێرە ڕوونمان کردەوە ئەو پرۆفایلی پەنجەرانە پێویست دەکا کەسێک کە ئەچێ پەنجەرەیەکە کڕێ ئەچێتە کارگەیەک داوای ئەوە بکە مەسەرەن سێکشنی پەنجەرەکە ببینێ بزانێ ناو پەنجەرەکە ئەو پرۆفایلی ئایا عەزلی تێکراوە یان نا ئایا سێر ماڵ بریکەکە ئەمە پەیوەندی بۆ نێکاڵێت دەبڵ جامە یا سێ جامە یان چوار جامە پەیوەندی هەیە نیە ئەوەش تەئسیری هەیە بەڵام دیزایانی پرۆفایلی پەنجەرەکەش نەک ئەوەی کە بەچاو ئەی بینی لە دیوی ناوەوە لە دیوی ناوە ئایا عەزلی تێئەکرێ یان نا لای ئێمە هەنێک لە پەنجەرەکان بۆشاییەکی تایە ئاسنی تێکرێ ینی بەداخەوەکە ئەوە شتێکی زۆر زۆر خراپە گەرمیەکی زۆر بەڵێ بڵێ ینی بەڵام کەسێک کە خانوو دەکات ئەگەر بیە شتێکی 100% بێ ینی باشتر وایە ڕاوێژ بە ئەندازیارێک بکە کەسێکی پسپۆڕ بکە تا هاوکاری بکە بۆەوەی خانووەکەی بە کوالیتێکی باش دروستکات لەبەرەوە درگاو پەنجەرەکانیش ئەوانیش تەئسیرێکی باش دائەنێن لەسەر ئەوەی کە لە خانووەکە بە تەواوەتی عەزلێکی کاملی هەبێ
جامەکانیش بە دڵنیاییەوە یعنی تەسیری هەیە بەڵام کاتێک کە ئەڵەی بۆ منە دەبڵ جام سێ جام ئەوە گرنگە بەڵام گرنگ ئەوەیە ئەو شوشانە بۆ نمونە ئایا شوشەی ئەتیادین یان شوشەی دژەخۆرن شوشەمان هەن ینی ئەگەر تۆ بتێ پەنجەرەیەکی عەزلێکی زۆر باشتە بێ توانی سێ جام بێ بەڵام شوشەی بەشی پێشەوەیەکەوێتە بەشی دەرەوە شوشەی لوئی پێڵنیان دژەخۆر ئەوە دابنرێت کە ئەو کاتە تاریکی جامەکان بڵێ شوشەکان فەرقی هەیە ینی شوشەیەکە گەرمی زۆر نقلەکە بڵێن عفو زۆر کەم نقلەکە ینی کەمترین گەرمی نقلەکات بۆ نێو ماڵەکە بڵێ باشە کاک وستیم ڕووی خانوەکان هیچ کاریگەریەکی هەیە لەسەر بینایەکی پاسف هاوسا ئێستا ڕووی خانوو لای خۆمان ڕۆژهەڵات ڕۆژ ئاوامان هەیە بە کوردی لای خۆمان قیبلەمان هەیە لەگەڵ نەسرم و لە کوردی خۆمانە گرنگترینیان ڕۆ قیبلەیە کامیان گرنگە لە پاسف هاوسا یان کامیان نەتیجەیەکی باشیە بێت وڵا بە دڵنیاییەوە تا ڕادەیەک بۆ وڵاتانی ئەوروپا بۆ تا ڕادەیەکی زۆر ینی باشوور زۆر باشە چونکە بۆچی تیشکی خۆر بە هاویندا بەرز دەڕوات یعنی لە خۆرهەڵات و خۆراوە ئەوە بەرز دەڕوات کەواتە کەمترین تیشکی خۆر ئەداتە نێو ماڵەکە بە هاویندا کە ئێمەش بە هاویندا ئەوەمانەوێت کەمترین تیشکی خۆر بێتە ژوورەوە بە زستانیشدا تیشکی خۆر گرافەکە یان بڵین هێڵی تیشکی خۆر نزمە بێتەوە ئەو کاتە زۆرترین خۆر دێتە ژوورەوە بەڵام بە دڵنیاییەوە ئەوەش بۆ ئێرە تا ڕادەیەکی زۆر دروستە یعنی ئەتوانین بڵین ڕووی باشوور ڕوویەکی زۆر باشە کە بەوەی هاوین خۆرێکی کەمتر ئەداتە نێو ماڵەکە و بە زستانیشدا خۆرێکی زیاتر دێ بەڵام ڕووی خۆر هەڵات و خۆراوە یعنی بەجددی ئەوانە وا دەکەن ئەو خانووە بە هاویندا تووشی ئۆڤەرهیتن بێت ینی خۆرێکی زۆر هەم لە کاتی خۆراڵاتە هەم لە کاتی خۆراوەبوونا بەردەوام خۆرەداتە نێو ماڵەکەەوە لەبەرەوە ئەگەر خانوویەک ڕووی ڕۆژهەڵات بێ یان بڵین ڕووی ڕۆژ ئاوا بێ ئیتر وەکو بڵێ ئەوە نییە بڵێ هیچ حەلێک نییە دەکرێت ئێستا شتەکان زۆرن دەکرێت پەنجەرەکان لامێلایان بۆ بکرێ لامێلایان بۆ بکرێ یعنی سێبەر شەیدین دیڤایس بۆ پەنجەرەکان دابنرێت کە سێبەر بۆ پەنجەرەکان دروست بکرێت ڕاستۆ خۆشی باشە زۆر بە کورتی کاگوستیم ئەکرێت لە بینایەکە تەنها ژوورە یان دوان عەزل بکرێت و ئەوانی تری نەکرێت یاخود وا پێویستەکە کە کرا یان نەکرەیە کە کرا هەمووی بکرێت ئەو پرسیارە زۆر گرنگە دەستخۆش بە تایبەتی بۆ و کەسانەی بڵین بۆ بیناتیجاریەکان کەسێک بۆ نمونە ئۆفیسێکی هەیە لە نێو بینایەکە یان بڵین لە نێو خانوویەکە کەسێک حەز بکە بۆ نمونە تەنها تایبەتی ژووری نووسن کە ژووری ئیسراحەتە حەزەکەن مەسەلەن تەنها ژوورێک عەزل بکەن بە دڵنیاییەوە ئەکرێت یعنی ئەوە ئەکرێت ئەویش ئەوەیە بۆ نمونە ژوورێک ئەگەر تەنها ژوورێک بکەیت لە نێو بینایەکدا ینی لە هەر چوار لاوە عەزلی دەکەیت بەڵام ئەگەر بتەوێت خانووەکە هەمووی بکەیت تەنها دیوارە خاریجەکان عەزلەکەیت دەستەکانە خۆش بێ زۆر سپاس بۆ سەرجەم لە ڕێنمایی لە زانیاریەکانت زۆر سپاس بۆ موسلیم محەممەد کە بەڕێزیان دامەزرێنەری پاسیف هاوسن لە عێراق سپاس بۆ ئامادەبوونە بەڵێ خۆشێستان کۆی پرۆگرامی ئەمڕۆمان بە یارمەتی هاوکارانم پێشکەشکردن بە هیوای لەش ساغ و تەندروستێکی باش بۆ هەمووتان کاتێکی خۆش.